يا ربي خوای بلطف و رحمتی خود خوای اما وەکو عەبدی گوناحکار و زەلیل و محتاج و ملکەچ و پڕ پێداویستی خوایە ئاتاجانە ڕوومان کردوتە بەڕێزت. یا ربی خوای بەلطف و رحمتی خۆت ئەم دینە لە دڵمانە جێگیرکە، خوایە تێمان گەێنە لەم دینە، خوایە بە نووری خۆت بەرچاومان ڕووناکە، ئەم قورئانە بکەرە ڕێبازمان، خوای خۆشەویستی خۆت خەرە دڵ و دەروونمانە و ڕۆحمانی پێگەشە پێ بکە. یا ربی خوای ڕزقی حەڵاڵمان بدە، خوای هیجرەت و جیهادمان لێ قبوڵ کە، خوای ڕەحم بە دایک و باوکمان بکە، خوای لیان خۆش بە هەروەکو کە ئێمان لە مناڵیەوە پەروەردە کردووە و بە خەممانەوە بوو، خوای بە خەمیانەوە بی و لیان ڕازی بی و لیان خۆش بی، خوای ڕەحممان پێ بکە بە خۆمان و ماڵ و مناڵمان، خۆمان و خێزانەکانمان، خوای مناڵەکانمان بۆ ساڵحکە، خوایە بە چاوی خۆت ڕعایەتیمان بکە. یا ربی خوای مناڵەکانیشمان بۆ پارێزە و زوڕەتی ساڵح بە هەموو مسلمانان ببەخشە. خوایە ئەوانەی ژنیان نەهێناوە ئافرەتی ساڵحیان بە نسیب بکە، ئەوانەی شویان نەکردووە پیاوی مسلمانیان بە نسیب بکە و ئەوانەی شویان کردووە خوایە بیان حەسێنەرەوە، ئەوانەی خاوەن کێشن خوایە کێشەکان بۆ حەلکە یا رب العالمین. یا ربی خوایە و کەسانەی کە مافیان لەسەرمانە خوایە مافەکەیان بدەرەوە، خوایە بە قەدەر ئەوەندەی لەگەڵ ئێمەیان ماندوو بوون و زیاتر لەوە خوایە پاداشتیان بدەرەوە. یا ربی خوایە ئەو کەسانی لەبەر خاتری تۆ بەم ڕەمەزانە جیهاد دەکەن، ئەو ئیشە قورسیان لەسەر شانی خۆیان داناوە لە جیاتی ئەم هەموو ئومەتە، خوایە لەگەڵیان بە، خوایە نیشانیان پێ بشکێنە، خوایە دوژمنیان پێ زەعیف بکە، خوایە ببە بە دەلیلیان، خوایە فریشتەیان بۆ بنێرە کە پشتیوانیان بێ، کە هەدەفیان پێ بپێکێ، کە زوعفی دوژمنیان نیشاندا. یا ربی خوایە ڕەحم بە زیندوەکانیان بکەی، خوایە تەقەمەنی و زەخیرەیان لێ نەبڕی، خوایە ڕەحم بە بریندارەکانیان بکەی، شیفایان بدەی خوایە. یا ربی خوایە ڕەحم بە دیلەکانیان بە زیندانەکانیان بکەی، سەبریان پێ ببەخشی یا ئەڵڵا. خوایە ئەو کەسانی لە پێناوی تۆیە لە زیندانەکانن خوایە سەبریان پێ ببەخشی، خوایە ڕەحمیان پێ بکەی و بە قووەتریان کە یا ئەڵڵا. خوایە لە دەرەوە زیندانە و غەزەبە و سزایە خوایە تۆ لە ناو بۆیان بکەی بە ڕەحمەت و مایەی بە قووەت بوون و دینداری و خواناسی و ئیرادە بەهێزیان یا ئەڵڵا. خوایە سەربەرزانە بۆمان بهێنیتە دەرەوە یەک یەک شاومان پێیان بکەوێت. یا ربی خوایە ڕەحم بە هەر یەکێک لەوانە بکەی کە لە زیندانی تاغوتانی هەولێر و سلێمانیان و لە پێش هەمووشیانەوە کاک ئەبوو خوبەیب کە 10 ساڵ و 8 مانگە بەبێ تاوان لە زیندانی تاغوتانی پارتیایە، بێ ئەوەی پێشمەرگایەتی کردبێ، بێ ئەوەی تەقەمەنیەکی پێگیرابێ، بێ ئەوەی لە تەنزیماتێکە کاروبارێکی کردبێ، 10 ساڵ و 8 مانگ یا ربی خوایە 10 ساڵ و 8 مانگە یا ربی بەبێ تاوان ئەم پیاوە ساڵحە، ئەم پیاوە مسلمانە یا ربی خوایە مە بەزەیمان پیاە دێتەوە، خوایە تۆش بەزەیت پیاە بێت، خوایە بە ئیرادەی خۆت، خوایە بە قووەتی خۆت ئازادی کەی، بە ماحیەتی خۆت لەگەڵی بی و بیگەێنیتەوە بە ماڵ و مناڵی، خوایە ڕەحم بەوانی تریش بکەی ئازادیان بکەی. یا ربی خوایە ڕەحم بەو مهاجرانەمان بکەی کە لەبەر خاتری تۆ هیجرەتیان کرد، خوایە ئەوانەی کە ناوچە و شوێن و جێگا و ڕێگای خۆیان بەجێ هێشتووە و ئەوانەی ئێستا لە ئێرانن، یا ربی خوایە بە لوتف و ڕەحمەتی خۆت ئەمانیان بدەیتێ، خوایە ئێران ئەمانی لێ هەڵگرتوون تۆ ئەمانیان پێ ببەخشە، خوایە وەکو تەحەدایەکی دەسەڵاتی مشریکانی ئێرانی لەگەڵ یانابە و یارمەتی دەریان بە ڕزق و ڕۆزیان بدە. یا ربی خوایە تۆ بە قوڕەیش فەرمووت ئەطعەمەهم من جوع و ئامەنەهم من خوف. خوایە ئەو برا عەزیزانەی ئێمەش هەمووی ئەهلی ئیمان و تەوحید و جیهادن، ڕێیان کەوتۆتە لای ئەو مشریکانە، خوایە ئەمانیان بدەرێ و ڕزقیان بدەرێ و لەسەریان بکەرەوە یا ربی. خوایە دڵ و دەرونیان یەکخە لەگەڵ دڵ و دەرونی ئێمەشە، هەمومان بکە بە وزە و ورەیەک کە بۆ دینەکەی تۆ بسڵحێ بمان کە بە ئەداتی قەدەری خۆت بۆ سەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم، وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما، وجزاكم الله خيرا، والسلام عليكم ورحمة الله وبركاته. سبحانك اللهم وبحمدك، نشهد أن لا إله إلا أنت، نستغفرك ونتوب إليك. بارك الله فيك.